و ئێمە هەروەکو چۆن هیچ معلوماتێکمان هیچ زانیاریەکمان لە ئێوەی بەڕێز نەشاردووەتەوە پشتیوان بەخوای گەورە لە داهاتوویشە هەر بە هەمان شێوە بەردەوامە بین چونکە ئێمە لە بیدایەتەوە عەرزمان کردن ئێمە مەبەستمانە ئێوەی بەڕێز ئەجر وەرگرن ئوجرەیش وەرگرن ئوجرەکە لە دنیا ئینشاءڵڵا بەرهەمی ماندووبوون و پشکەکانی خۆتانە وەریەگرنەوە ئەجرەکەیشی لە قیامەتا وەرەگرنەوە ئەجرەکەی بریتیە لە بەشداری تۆی بەڕێز کە وەختێک تۆ لە پرۆژەیەکا بەشدار بووی نزیکی 3000 مناڵی بێباوک بیمەی تەندروستی بۆ کراوە لەم نەخۆشخانە کە تۆیش جوزئێکی لەوەی کە توانیمانە ئەم کارە بکەیت بەهۆی بەشداری تۆ توانیمانە مناڵە بێباوکەکان کە ئێمە پێیان ئەڵێن نازداران چارەسەریان بۆ بدکەین و بیمەی تەندروستیان بۆ بکەین بێگومان ئەمە لە پشکەکەی تۆ ناڕوە لە سندوقی خەیری ئەڕوە ڕەنگە تەوزیحی ئەوە دواتر زیاتر کاک دکتۆر دلێر لەگەڵ ئەو ئۆفەرانەی کە لە کاتی بۆ نەو مناسەبەکانە نەخۆشخانەی میهرەبانی ڕای ئەگەیەنێ و هەندێک عەمەلیات و کۆمەڵی عەمەلیات و نەشدەرگەری و خەدەمات پێشکەش ئەکا ڕەنگە ئەوە پرسیارێک بێ لای خاوەن پشتی بەڕێز وابزانێ ئێمە لە بەشەکەی ئەو خێرەکەین نا لە بەشەکەی تۆ خێر ناکەین بەشەکەی تۆ کەم نابێتەوە بەڵکو ئێمە لە سندوقی خەیری لەو پشکە خەیریانەی کە خێرخوازان بەخشیوانە بە نەخۆشخانە سندوقی خەیری تەحەمولی ئەو کارانە ئەکا بەڵام تۆش بەشداری لە خێرەکەیە چونکە هاتنی تۆ بەشداری تۆ پشکەکەی تۆ بووەتە هۆی ئەوەی نەخۆشخانەکە دروست بێ ئەمە خوێندنەوەیەکی مەقاسیدیە و لە حزوری ئەم مامۆستا بەڕێزانە ڕەنگە من هەر ئەوە نەبتوانم بڵێم بۆیە تۆی بەڕێز پارەیش وەرەگری پاداشتیش وەرەگری ئینشاءڵڵا میهرەبانی دڵسۆزی و لێزانی